ان شاء الله قصه دەکەین ئاسان دەبێت ان شاء الله. ئەوە ڕینادا ئەم زۆر پێم گوتی ڕازی نابی ئەتوو بە خۆ نەتگۆ قسەی لەگەر دەکەم قسە دەکەم باچین فەرمو قسەی لەگەر فەرمو السلام عليكم. السلام ورحمة الله بخير بك كاكا. كاك سلوان سلام مصلح. عفوا استغفر الله. برام واز لەو عینادەی بینە ئەو مامەستاش هاتیە ئەو مەسەلەی کۆتایی پێ بینە كاكا واز لو موضوعي بينا قلت. كاك سلوان دەگە کاک ڕەحیم بە قسەم کردیە قسەی زۆر باش بوو گوتی خانی لۆ دەکەم کچەکەی دەدەمێ ئیش لۆ دەبیمەوە یعنی هەموو شتێکی داتوو ئەوە قسەی کۆتایی بوو ما مستا أول الرابردو بو تكايا واز لو موضوعي بينن ئیبرام لۆ واز بینی لۆ ما مستاجيان أمن خوكاتي خوشي أمن ما بستم خاني وماري نبو أمن تنها ما بستم كتكبو کاک سیروان لێ تێدەگەم بەڵام ئەگەر ئەو قسە شووی کرد پێتێک ناچی بەڵێ مامۆستا کەواتە سبەینی خۆت ئامادە دەکەین لێتمارە دەکەم با بڕۆین هەزار ڕەحمە لە باوە ئەوە کۆتای قسەکەمە دەی باشە مامۆستا سەلام عەلەیکوم خدا حافظتان مامۆستا سەلامەت چاوەکەی منی مامۆستا ئاسانیکە ئینشاءالله ئەمڕۆ ڕۆژێکی خۆشم هەیە چونکە لە کۆتاییدا شەماڵ ڕازی بوو کەچی ڕۆژ خۆیان بۆ بجێڕێتەوە السلام عليكم كاك شمال جان سوني باش ما قربان كاك نياس سات ان شاء الله سلامتي بخير بيت زۆر خۆشحاڵم بە دیتنی جەنابتان سلامتي كاك عزیزی منی زۆر سپاسشت دەکەم لە بۆەوەی کە ڕێگەم دەدەی ئەو چۆرۆکەی تو بخەمە ناو کتێبەکەمەوە خۆم کاک شەمال جان ببوورە سەرتا باڕی کۆردەکە دانەمەوە زۆر باشە ئەسا توانین دەست پێ بکەی کاک شەماڵ چیت بۆ باسکەم جەنابی ڕۆژنامەنووس 15 ساڵ پێش ئێستا کچێکم خۆش دەویست ئەویش ئەمی دەویست بۆ یەکتر وەک شەم و پەروانە بووین دەسووتین بۆ یەکتر بەڵام ماڵی باوکی نەیان دەدامێت باشە لەبەرچی لەبەرەوەی سەرۆک عەشیرەت بوو ئەی باشە جەنابەت کەست نەناردە لای باوکی بۆەوەی بداتێ مامۆستای ئاینی نەما سەرکردەی سیاسی نەما سەرۆک عەشیرەت و پیاوی ئاینی نەمانە نێرمەم بەڵام هەر ڕازی نەدەبوو باشە کاک شەماڵ هۆکارە سەرچەکەت چ بوو تەنانەت دواتر هەڕەشەی کوشتنیان لێ کردم ڕەشەی کوشتن وتیان دەتکوژین باشە جەنابەت چیت کرد ماوەیە خۆم بێدەنگ کرد ئەو باسم لەلای هیچ کەسێک باز نەدەکرد تا ڕۆژێک ناسیاوێک هاتە ماڵ وتی بێری شووی کردووە بێری کێ بوو خۆشەویستەکەی من بەداخۆ بەردەوام بە شێت بووم شێت بووم هاوڕێکانم دڵی منیان دەداوە ئەوەی لە دایکم بەر لە 5 ساڵ پێش ئێستا ژنی بۆ هێنا باشە
چی بوو دوایەوە بۆم تەواو بکەم 6 مانگ بەر لە ئێستا تەلەفۆنێکم بۆ هات شێ بوو دێری بوو بێری پێم وت بۆ تەلەفۆنم بۆ دەکەی تۆ هاوسەرگیریت کردووە باشە و چی وت وتی نەخێر هاوسەرگیریم نەکردووە چۆن ئەی تۆ نەدوو چی کردووە ماڵی باوکیان بەر زۆر نردوویان بۆ ئەوروپا وەبی لەگەڵ ئامۆزاکەی خۆی هاوسەرگیری بکەم بەڵام ئامۆزاکەی گوتبووی من کەسێکم ناوێت خۆشەویستی هەبێت ئەی دوایەوە چی ڕوویدا دوایەوە بۆ شەڕی بێری و براکانی و لەلایەکی تر ئامۆزای براکانی و شێت بوو وتی من شێت بوو شێت ماوەیەک بەر لە ئێستا باوکی بۆ ئەنجامدانی عەمەلیات هاتبوو بۆ ئەوروپا لە دوا مەرجیدا گوتبووی وەسیەتی من ئەوەیە کە شوو بە شەماڵ بکەم ئەی باشە تۆ چیت پێوت ڕازی بووی